لە هەرێمی کوردستاندا نزیکەی 7 ملیۆن مین لە سەردەمی حکوومەتی بازدا چێندراوە. لەم ڕێژەیە پشکی شێر بەر پارێزگای سلێمانی کەوتووە. لە ئێستادا دەستگای مینی سلێمانی سەرقاڵی پاکردنەوەی بەشێکی شاخی گۆیژەن کە بەشێکی پاکراوەتەوە، بەشێکی دیکەی ماوە کە ئەم شاخە هەڵکەوتەکەی بۆ شێوەیە نزیکە لە شاری سلێمانیەوە و ڕۆژانە شاخەوانان سەر دەکەون بە شاخی گۆیژەدا و مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت. بۆیە دەستگای مین هەڵمەتێکی ڕاگەیاندووە بۆ پاکردنەوەی ئەو شاخە. من بۆ زانیاری زیاتر چمە لای محسین شێخ عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی دەستگای مینی سلێمانی. کاک محسین ئەگەر فەرموویتە ئێرە لە ئێستادا چەندێک لەو شاخە پاکراوەتەوە، مەترسیەکانی ئەو شاخە چین و چەندێکیشی ماوە؟ دیارە ئەم چەلگەمینی کە باسیکەین چەلگەمینی مەحموود خانی پێوترێ 34600 متر مربع ڕوبەرەکەی تقریبا بەم یەک دوو مانگە نزیکەی 3750 متر مربعمان پاک کردوتەوە. لەم 3000 لەو 36000 و باقاتەوە ئێستا تیمەکانمان لە خەریکی کاری تەکنیکەڵن و ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکە ئەیگەین ئەنجام و ئەوێژ ناوین لەبەرەوەی نزیکە لە شاری سلێمانی و شوێنەکەی شوێنێکی استراتیژیە و پێشتر ڕژێمی بەس ئەو مینانەی چاندووە. مین دۆزراوەوە تا ئێستا یاخود تەنها ئەوەیەوە گومانتە لە شوێنەکە هەیە؟ وەک گومانمان نییە لەبەرەوەی چەلگەمینە بە فعلی چکە هاوڵاتیانی ئەو سنوورە با بڵێن گوندی وێڵێر و ئەو دەوروبەرە معلوماتیان هێناکە ئەوەیە و لە داتاش لە لای ئێمە هەر چەلگەمینە، بەڵام هەتا ئێستا لەو ڕوبەرەی کە تەمان لە 36000 متر و 36400 متر مربع نزیکەی 3750 متر لەو ڕوبەرە تا ئێستا کەوڵی مین دۆزراوەتەوە، یعنی دەلالەدەواکە کەمە چەلگەمین وە لەبەرەوەی ئەو مینانە تەقیوەتەوە یا بووە بە با بڵێن ئاژەڵە کێوی لەوانەیە بەسەریا ڕۆشت پێی تەقیبێتەوە یان حاڵەتیشی لەو شێوازە بووە، لەبەرەوە چەلگەمینە بە دڵنیاییەوە وە گومانی ئەوی لەکەین کە مینی جۆری ڤاڵمارایتیا بێت. کاک محسین پارێزگای سلێمانی کاڵی ئەڵێن پشکی شێری بەرەکەوێت، ڕوبەرەکەی چەندێکی بە میندا چێنراوە و چەندێکی پاکراوەتە تا ئێستا؟ دەستان خۆش بێ دیارە 234 میلیۆن متر مربع و زیاتریش یعنی شتێک زیاتری شەوەست کەسێکی لەگەڵایە. ئەم ڕوبەرە هەمووی ڕوبەری پیس بووە لە سنووری پارێزگای سلێمانی. لەم ڕوبەرە بە هێزی ڕێکخراوە نێو دەوڵەتیەکانی بواری پاکسازی مین و بە قووەتی خۆمان و بە قووەتی ئەو کۆمپانیانەی کە لە بواری پاکسازی مینا کاریانە کرد لە کاتی خۆیان لە ئەو کاتێک کە بودجە هەبوو، میزانی هەبوو، پارە هەبوو، بە هەر هەمومان هەتا ئێستا نزیکەی 115 میلیۆن متر مربع پاکراوەتەوە. لەم ئەو باقیاتی 234 میلیۆن متر مربع ماوەتەوە، کەواتە یعنی ئەگەر دقت بی نزیکەی نیوا و نیو، یعنی تۆزێک لە نیو زیاتر پاکراوەتەوە و ئەو ڕوبەرانشی کەماون بەڕاستی ناوچە سەختەکان و دوورە دەستەکان و سەرسنوورەکانن. هەتا ئێستا ئەو ڕوبەرە پاکراوەتەوە نزیکەی 220,000 ئایتم دۆزراوەتەوە بە مین و تەقەمەنی و با بڵێن پاژماوەی جەنگی لەو ڕوبەرەی کە پاکمان کردوتەوە. دیارە ئەم مینەی کە لەم سنوورایە کارەساتی زۆری ناوەتەوە، بۆ نمونە زۆرترین شەهید لە سنووری پارێزگای سلێمانیە، شەهید و کەم ئەندام لەم ناوە بەرکەوتووە، نزیکەی 6050 شەهیدمان هەیە هەتا ئێستا کە بەرکەوتون بە مین و شەهید بوون، جانیان لەدەزاوە، هەم هاوڵاتی و هەم کارمەندی خۆمان، و نزیکەی 1570 کەم ئەنداممان هەیە کە هەیە دەستێکی پەڕیوەیە، قاچێکی پەڕیوە، هەردوو چاوی، هەردوو دەستی، هەردوو دەست، هەردوو قاچی پەڕیوە، هەردوو چاو و هەردوو دەستی پەڕیوە، یعنی بە پێی جۆری ئەو مینەی کە پێی تەقیوەتەوە و جۆری ئەو شوێنەی کە پێایە تەقیوەتەوە حەدەسەکەی یعنی کارەساتەکە زۆر گەورەیە و ئەم دوژمنە نەگریسە شاراوەیە ئێستش بەردەوامە لە کارەسات دروستکردن. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێویستی بوون ئەو ئامار و داتایانەیە کە لە پارێزگای سلێمانیدا هەیە و ڕێژەیەکی بەرفراوان کە نزیکەی 234 میلیۆن کیلۆمەترە لە پارێزگای سلێمانیدا کە بە مین چێندراون و نیوە زیاتریشی پاکراوە.